زۆرینەی دوکانەکانی گوزەرەکە داخراون، بەڵام پەیتا هاوڵاتیان ڕوو لە سەروپێخانەکان دەکەن بە مەبەستی خواردنی سەروپەیەکی گەرم لە شەوێکی ساردی زستاندا. سەدان کیلۆمەتر ڕێگایان بڕیوە و هاتوونەتە سلێمانی تا درەنگانی شەو ماونەتەوە و بۆ ئەوەی لەگەڵ هاوڕێکانیدا سەروپێ بخۆن. ئێمە لە سۆرانەوە هاتوین بە تایبەت بۆ پاسەکەی مامنووری تام و لەزەتێکی زۆر تایبەتی هەیە بە تایبەت زستانان ئەو خواردنە باوە لە ناو کللتوری کوردیە و ئیسفادەشی هەیە بۆ بەشەر ئەم بۆ چۆکێشان و بۆ هێسک و ئەو شتانە زۆر باشە. زۆرینەی ئەوانەی ڕویان لەم سەروپێخانەیە کردووە حەز و خولای خواردنی سەروپێ وای لێکردوون گوێ بە درەنگی کات نەدەن. لای هەندێکیشان خواردنی سەروپێ لە شەواندا بووە بەخوو. وەڵی خۆی ئەگەر سەروپێ ئەگەر حەز لێوێ تامی بکەیت و بیخۆی دەبێ ئاوا بەدەست بیخۆی ئەوە تامی لێ بینیت بەڕاستی ئەوە تامی جیاوازترە. سەنەگەر هاوینان مانگی جارێک بین لە زستانانە هەفتەی 2 جار 3 جارین لەبەرەوەی تام و چێژی جیاوازترە و جگە لەوانەی سەردانی سەروپێخانەکە دەکەن دەیان هاوڵاتی بە مەنجەڵی گەورە سەروپی ئامادەکراوی سەروپێخانەکان دەکڕن و دەیبەنەوە بۆ خێزانەکانیان. ئەو تەمەنم 50 ینی خۆم 65 ساڵم 55 ساڵی لەم ئیشەیە لە 67کانە و لە 80کانیشە ئەو کاتە خەڵک بەرەبانیان هاتە دەروانەی شەو نەمانەتوانی ئەوە بینە دەروانی بەم جۆرە دانیشتین لە دوای ئازادیەکەومانەوە نەوەیەکەوانە ئەمە دروست بووە. خواردنی سەروپێ لە نێو کۆمەڵگەی کوردیدا مێژووەکی درێژی هەیە و لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە چەندین شێواز ئامادە دەکرێت. خانمانی ماڵ دەڵێن بە بەراورد بە خواردنەکانی دیکە ئامادەکردنی سەروپێ تا ڕادێک ئەستەم و قورسترە. ئەوە ژوای کردووە شەوانە سەدان هاوڵاتی بۆ بەدەستهێنانی ژەمە خۆراکێکی سەروپێ ڕوو لە سەروپێخانەکانی بازاڕ بکەن. ڕزگار جەبارێن ئارتی، سلێمانی.